والله دەرزیی ما دەرنەچۆ خوا شایدە خوا گەدارە لافاوگا بەس فرێەوە کۆدی ڕابکەین. دوای ئەو کارە ساتەی لە قزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەهۆی لافاوە ڕوویدا، هاوڵاتیان نیگەرانن لە کەم تەرخەمی کاربەدەستان کە پێش بارانباری نەیانتوانیوە ڕێڕەوی لافاو و کۆبوونەوەی ئاو لە سەنتەری شار دوور بخەنەوە و ئاوەڕێی قەزاکەش وەکو پێویست نییە. بەڵێ ئەمە قەزا قەدەری ئیلاییە بە زەمانە خۆیان ئەمویان بەرپرس لەمە. والله دەرزیی ما دەرنەچۆ خوا شایدە خوا گەدارە لافاوگا بەس فرێەوە کۆدی ڕابکەین. یەک شتێکمان بۆ دەرنەچۆ والله لە دوێنێژەوە ئەم وەختە ئێمە داوای تەگەرەوە ماگدو تەگەراو جێ بۆمان نایێنن. خەماقوڵ چییە؟ فەقیرە لێ خەومەوە حاڵەکەی دیت بەس دەوڵەمەندی لێ خەومەیە هەمویان هانایی بۆ بان. ئێمە وڵی قەستە بەخوای گەورەستیان زەخێدان لە زەرە ماڵێن لە سەرێک عربانی کەشێت. ئەخە ماقولەتی چییە؟ ئەمە موت سەرۆک شارەوانی قایمقام هەمووی بەخۆی شوێنەکەی گەرم و شوێنەکەی خۆشە بەهانای خەڵکی فەقیرەوە نایێن. ماقولەتی چییە بەخۆی قایمقام خەڵک تەلەفۆنی بۆ کە لە جەنابی قایمقام خەڵک لافاو بردێتی ئاڵێت چی پەیوەندیک بە من چی بکەم؟ جگە لە هاوڵاتیان کۆمەڵێک چالاکی مەدەنی لە چوارچێوەی گروپێکدا داوای دەست دەکارکێشانەوەی کاربەدەستانی قەزاکە دەکەن و پێیان وایە بەهۆی چاپۆشی لە زیادەڕێوەکان و خەمساردیەوە ئەم کارە ساتانە ڕوویداوە. بەداخەوە ئەم لافاوەی لە چەمچەماڵ ڕوویدا پێچەوانەی هەموو عەقڵ و منتیقێک بۆ دوو بەرسرین گەڕەکی چەمچەماڵ کە گەڕەکی ئاسوودە و گەڕەکی سێگۆشەکەن تووشی لافاواتن. هۆکارەکەی ئەوەیە لە ماوەی ڕابردوودا ئەو شیوانەی کە ئاوی باراناوە گواستنەوە هەمووی تەجاوز کراوەتە سەری کراوەتە خان و کراوەتە ڤێلا کراوەتە باخ پڕ کراوەتەوە بەنزیخانە تەجاوز سەری سیدی دیشتە جێبوون دروست کراوە ڕێڕەوی ئاوەکەی لە خۆی لاداوە سەرنجام ڕێڕەوی ئاوەکە لێوە حەسر بووە ئاوەکە بەسەر ڕێگای کەرکووک سلێمانیدا پەڕیوەتەوە بۆ دوو بەرسرین گەڕەک. بەداخەوەی ئەمڕۆ لە چەمچەماڵ ڕوویدا پێشبینی کراوە بۆ چونکە ئیدارەیەم شارە کەم تەرخەم بوونە هەموو ئیشانە کراوە بە دزیەوە نەکراوە بە ئاشکرا بە بەرچاوی ئەوانەوە کراوە تەجاوز کراوەتە سەر ڕێڕەوی ئاوەکان. ئەمە چارەسەر نەکرێ دووبارە و سەدبارە ئەبێتەوە. لەم مینبەرەوە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان نەخەینە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە پێی ئەڵێن ئاخۆ هاوڵاتیان و خەڵکی چەمچەماڵ هاوڵاتی پلەیەکن وەکو هاوڵاتیانی وەکو خەڵکی زاخۆ ئامادەی قەرەبوویان بکەیتەوە یان نا. هەروەها سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی خەینە بەردەم بەرپرسیارەتی پێیان ئەڵێن هاوڵاتیانی چەمچەماڵ هاوڵاتی عێراقین شایانی ئەوەن قەرەبوویان بکەیتەوە یان نا. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات تاڵەبانی ئەخەینە بەردەم بەرپرسیارەتی هەم بۆ سزادانی کەم تەرخەمان و هەم بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی چەمچەماڵ. جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرسووکە بەحساب بووە بەهانەوە چوونی هاوڵاتیان هاتۆتە چەمچەماڵ کەچی هیچ مژدەیەکی قەرەبووی لەلایەن حکوومەتەوە پێ نییە و باز لە هاوکاری حیزب و خێرخوازان دەکات لە کاتێکدا دەبوو حکوومەت ڕاستەوخۆ قەرەبووی هەموو زیانەکان لە ئەستەوە بگرێت. بە تاکید پارە کۆکراوەتەوە چ لەلایەن خێرخوازەوە چ لەلایەن دەوڵەمەندەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێپارەیەکی کۆ کردوێتەوە بۆ ئێمە سندوقێکی هاوکاری دروستەکەین لەژێر ڕۆشنایی ئەو لیژنەی فریاگوزاری مرۆیی کە مرۆڤایەتی کە دروستمان کردووە تاکو هەموو هاوکاریەکان بچنە سندوقێکەوە لەوێوە ئەتوانین بە عەدالەتەوە قەرەبووی ئەو کەسانە بکرێنەوە کە پێویستیان بە قەرەبووە. حکوومەتی هەرێم کە هەر خۆی سەرچاوی هەموو بەدبەختی و کارەساتەکانە و لە هەر لایەکەوە شتێک ڕوودەدات بە هۆکاری سەرەکی کەم تەرخەمی حکوومەتەوە کەچی ئامادە نییە بەرپرسیارەتی لە ئەستەوە بگرێت هەموو جارێک نەقەرەبووی ڕاستەقینەی زیان لە کەوتوان دەکاتەوە و نەبەرپرسا کەم تەرخەمەکانی لە کۆڵی خەڵک دەکاتەوە. ڕێوین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.